لاری کۆتایی پاڵاوانەتی لاوانیانەکانی پارێزگای هەولێر لەسەر یاریگای فرانسۆ هەریری هەولێر و هەندریان بێگەیشتن. لاوەکانی هەندرێن باشتر دەرکەوتون لە سەرەتاوە هەوڵی گۆڵتۆمارکردنیان دەدا. لە خولەکی حەفدا پاڤێل جەلال با شێوازێکی جوان بەربەستی یەکسانی شکاند و هەندرێنی لە یاریەکە پێشخست. لە خولەکی سووریەک هەڤاڵ فەهد گۆڵکاری خولەکە بە 4 گۆڵ توانی گۆڵی دۆم بۆ لاوانی هەندرێن زیاد بکات. لە نیوەی دووەم یاریەکە تیپی لاوانیانی هەندرێن باڵادەستی خۆیان نواندەوە. لە خولەکی 50 ئاری زرار لاوانی هەندرێنی کردە خاوەنی گۆڵی سێەم. دوای 4 خولەک زیاد ئیسماعیل گۆڵی چوارەمیشی بۆ شینپۆشانی هەندرێن زیاد کرد. لە خولەکی 64 دیار محەممەدیش ناوی خۆی لە ڕیزی گۆڵکارانی یاریەکە نەخشاند و هەندرێنی کردە خاوەنی گۆڵی پێنجەم. لە دوا خولەکی یاریەکە ناوبشوانێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد و ئەلەند محەممەد سەرکەوتوانە جێبەجێ کرد و تاکە گۆڵەکەی لاوانی هەولێری تۆمار کرد. یاری بە 5 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی لاوانی هەندرێن بە کۆتا هاتووبوونە پاڵەوانی پاڵەوانتیەکە. لەو پاڵەوانێتە چوانیمان 4 یاری ئەنجامدەین، هەر 4 یاری سەرکەوتوو بووین و هەروە ئامان زمان لەم پاڵەوانێتەوە بۆ ئامادەکاریەکی باشکەین بۆ خولەکانی کوردستان کە قەرارە لە 15 سێرە دەست پێ بکات. هیوادارم ئامادە بین. ئەو تیپەمان وەکو مستەقبەل دانایە لە بیریش نەکەین با بۆ هەموو خەڵکی وەرزشکار و وەرزش دۆست ڕۆمبی ئەمە ئەو تیپەمان تازە پێگەیشتوانە، یعنی شەباب نییە، ئەو هەموو یاریەی بردەوە خۆی لە خۆی داوت سەرکەوتنێکی گەورەیە. تۆپی پێشە ئەمە ئیمانمان بە دۆڕاندن و بردنەوە هەیە. پیرۆزبایی لە تیپی بەرامبەریش دەکەین، بەڵام دووبارە تاکید دەکەمەوە ئەو تیپەمان تیپی تازە پێگەیشتوانە وەکو دەستپێک و وەکو خۆ ئامادەکردنێک بۆ خولی کوردستان. ئەو تیپەمان ئامادە کردووە لە بیریش نەکەن ئەم تیپەمان پارساڵ پاڵەوانی خولی کوردستان بووە. دوای کۆتایی هاتنی یاریەکان لە مەراسیمێکدا خەڵات بەسەر ناوچۆنان و سەرپەرشتیاری یاریەکە دابەشکرا. یوسف کاروان لە لاوانیانی هەندرێن بە باشترین یاریزان دیاری کرا. ئالان هەرمان گۆڵپارێزی لاوانیانی هەندرێن بە باشترین گۆڵپارێز. هەڤاڵ فەهدی کاپنی هەندرێن خەڵاتی گۆڵکاری پێبەخشرا. خەڵاتێکی تایبەتیش بە پەیامنێری پێیان بەخشرا لە بەرامبەر ڕووماڵکردنی پاڵانتیەکە. دواتر مەدالیای پلەی دووەم لە ملی یارزانانی تیپی لاوانیانی هەولێر کرا. مەدالیای پلەی یەکەمیش بۆ هەندرێن. دواتریش جامی یەکەم و دووەم لەلایەن کاپتنی هەردوو تیپەوە بەرزکرایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.